الهلاليكي حفيمانيان عبد الدولتي على دشي داعش اللي هروها طيبة شي أمريكا جريداي مشارة إريشا كورمور لحروها إريشين حنبري أولهي وأنرجي شي بحلوستكي الزلال هي أم درباسي ماريلاند بن ديف واز بربجير بو كونغرسي جي ماريلاند ميواني مدبا سلاف وريز بو تبريز واز بەڕێز واڵس ئەم کاتتان باش بە بۆچوونی ئێوە چارەسەر چییە بۆ سنووردانانێک بۆ گروپە چەکدارەکان لە عێراق؟ بەڵێ بەڵێ ئەمە هێرشێکی تەواو دژی سەروەری هەرێمی کوردستانە، ئەمە هێرشێکە لە دژی حکوومەت، هێرشێکە لە دژی کەلتوری هەرێمی کوردستان، هەوڵێکە بۆ تێکدانی سەروەری و هەروەها شکۆی ئەو کێشانێکە حکوومەت چارەسەری کردووە ئەو هەوڵانێکە حکوومەت داویەتی. ئەمە شتێکە کە من بەردەوام قسەم دەربارەی کردووە کە ئێوە هەمیشە بە هەموو توانایەکتانەوە لە دژی ئەمە بوەستن و ئەمریکا ئەگەر بیانەوێت لە هەولێر بن پێویستە هەرێمەکەتان پارێزراو بێت و ئەم هێرشانە بوەستێنن لە دژی بۆ ڕێنەوتیەکان لە ڕژی کێڵگەنەوتیەکان و بەرهەمهێنانی نەوت. پێویستە ئەمە ببین و ڕێگر بین هەر شتێک ڕوودەدات، هەر شتێکە قسەی لەبارەوە دەکرێت پێویستە ئەم جۆرە شێوازە پێویستە توانا هەبێت لەوەی کە ئێوە بتوانن نەوتەکەتان بنێرنە دەرەوە، چونکە هیچ کەسێک کار بۆ ئێوە ناکە. ئەمریکا پەیوەندیەکی باشی هەیە و هەروەها دەیەوێت بەرژەوەندەکانی ئێوە بپارێزێت، چونکە ئێستا بەغدا بە تایبەتی شیعەکان میلیشیاکان هەموو ئەوەی لە دەستیاندا دەیکەن بۆ ئەوەی کوردستان تێک بشکێنن. من دەیبینم دۆستەکانم لێرە دەیبینن تەنیا یەک ڕێگەژێ بۆ ڕێگریکردن لەمە، ئەویش بە وەڵامدانەوەی هێزە. کاتێک تۆ هێرش دەکرێتە سەر پێویستە سنوورەکانت بپارێزی. ئەمە بەرەو ئەوە دەچێت بۆ جەنگێکی خراپەکاری، چونکە خەڵک ناتوانن ڕێگری بن یاخود هەمووی ئەوە بکەن کە لە ڕووی ئابوووریەوە ڕێگریان لێ بکرێت، خەڵک لە برساندا مرن، خەڵک بەبێ کارەبا دەبن کە ئەمەش بێگومان کاریگەری لەسەر ئاو و خۆراکی خەڵک دەبێت. برێز واز بەغدا گەلو ji بۆ ڕێگریکردنە بۆ ڕێگریکردنا van میلیشیاتان gavîn pêwîst davêje helwêsta Bexdayê girêdayî van milîşiyatan bixwe hûn çawa din? هەڵوێستی ئەوان بە شێوەیەک لە شێوەکان چاوەڕوان نەکراوەی کە ئێمە دەیبینین تەواو پێشێلکردنە و هەروەها لە ئەستۆنەگرتنی بەرپرسیارەتیە بەرامبەر بە خەڵکی کوردستان. ئێمە ڕێک دەگەڕێینەوە بۆ ئەو کاتەی بۆ هەڵوێستەی کاتێک شتەکان لە خراپترین ئاستیاندا بوو لە کاتی سەدام حوسێندا. ئێمە دەزانین کە سەرەتایی شت کە ئەوان دەیکەن هەموو ڕێگە ئابوووریەکان دابخەن میلیشیاکانی کە لەوێن بۆ ئەوەی هەرێمی کوردستان تێک بشکێنن. شتی دووەم کە ئەوان دەیکەن ئەوەیە کە هێزەکانی فیدراال لەو ناوچانەدا جێگیر بکەن بۆ ئەوەی بەرژەوەندەکانی ئێوە بپارێزن، چونکە ئەمە بەغدایە کە ڕێگە دەدات لایەنێکی عێراقی تێک بشکێن درێت، بەشێک لە عێراق تێک بشکێنێت. ئەگەر ئەمە پلانی ئەوان بی پێویستە ئێستا هەڵوێست وەربگرن، ئەمریکا پێویستە بەرپرسیارەتی هەڵبگرێت و لە دژی حکوومەتی بەغدا هەڵوێست وەربگرێت، ڕێگە نەدا تێرش بکەنە سەر ئێوە. و ئەمە شوا دەکات کە سەرۆک وەزیرانی عێراق سەردانی سەرۆک بایدنی کرد و پێویستە ئێمە فشار بخەین، زۆر بەسەرتی فشار بکەین. ئەگەر من لە کۆنگرێس بە ئەمە دڵنیاتان دەکەمەوە کە من کاری زۆر زیاترم دەکرد وەک لەوەی دابنیشم و سەیری ئەوە بکەم کە ڕووی دەدات. بەڵێ بەڕێز واڵسەسا ئێوە بربژێرن بۆ کۆنگرێس کەوایە بچنە کۆنگرێس، کاری باش بۆ کوردەکان؟
بەڵێ ئێمە ناتوانین ئێستا هیچ شتێک بکەین چونکە هیچمانە تەنیا یەک زۆری نەمان هەیە لە کۆنگرێسدا ئێمە سێناتمانە و بێگومان سەرۆکایەتی ئەمریکا لەلایەن سەرۆک ئۆباما و هەروەها لایەنەکانی کە شکستیان هێناوە ئەو سیاسەتی کە شکستی هێناوە بەڕێوە دەبێت ئەم سیاسەتە شکست هاتووە یەکێکە لەو سیاسەتانەی کە ئێمە دەبینین ئێستا کە تێکچوونی شێوازەوە نەک تەنیا بەرژەوەندەکانی کورد بەڵکو بەرژەوەندی ئەمریکاشە وە کاتێک ئەمریکا بەهێزە هاوپەیمانەکانمان دەتوانن پشت بە ئێمە ببەستن چونکە ئێمە هێزی ئێمە خۆی لە خۆیدا هەروەها پابەندی ئێمە بە شێوەیەکی دیاریکرا و پەس دەبێت بۆ ئەوەی ئەمە کۆتای پێبێنرێت ئێران و هەموو ئەو میلیشەیانە کە لەلایەن ئێرانەوە پێشڕەوی دەکرێن سەرڕاوێت کەسێک هەرچیەک دەڵێت بێگومان ئێران دەستی لەو کارانەدا هەیە بەێ برێز واز ئەف میلیشیات مەترسینە گەفەکن لەسەر ئەولەهیا هەرێما کوردستانی مەترسیەکن گەفەکن لەسەر ئەنەرژی هەلوێستا ئەمریکا هەلوێستا جیهانا ڕۆژاوا وڵاتین ئەوروپاژی دەوێت چی بێگرێدای vê مەترسیە لە دژی هەرێما کوردستانی و ئەولەهیا ئەنەرژی بەڵێ ئەو میلیشیانەی کە هەن پێویستە نەختینەکانیان ڕابگرێت پێویستە لە چەکدا بمەنرێت و چالاکیان نەمێنێت و هەڵبووە شێندرێنەوە پێشمەرگەی کوردستان پێویستە تەواو چەکدار بکرێت و دەبێت ئێوە یاخود هەموو هێزی پێشمەرگە پێویستە سیستەمی موشەکی پێویستیانە هەبێت وەک ئەوەی کە ئایڕۆندۆن هەیە بۆ ئەوەی بتوانن هەرێمەکەتان بپارێزن ئەمە شتێکە کە زۆر گێرینگە مانای ئەوەیە کوردستان پێویستە لە ڕووی ئابووریەوە گونجاو بێت و هەروەها بتوانێت پارە تەرخان بکات بۆ ئەمانە نەبەتەنیا دواتر لە کۆتاییشدا لە ڕێگەی ئەو وزە جوانەی کە بەرهەمی دێنێت بتوانێت پارەی ئەم سیستەمانە بدات بێگومان بە تایبەت لەم کاتەدا کە ڕووسیا گازی سروشتی ڕاگرتووە بۆ ئەوروپا و گازی سروشتی ئێوە بە شێوەیەک لە شێوەکان دوو هێندەی ئەو بڕێە ئەو بشە گازەی کە لە کوردستان و لە هەرێمی کوردستان دەنێتێتە دەرەوە ئەوەیە کە وا دەکات کە لە ڕووی ئابووریەوە بەهێزتر بێت بێگومان ڕێگریکردن لەمە توانای ئێوە توانای ئابووریەوە شکستی پێدەهێنرێت ڕێگریکردن لەمە بەرژەوەندیەکانی ئێوە زەرەر لێ دەدات و زیان لە بەرژەوەندی ئەوروپیاش دەدات کاتێک ئێوە ناتوانن گازی سروشتی خۆتان بگەێنە ئەوروپا کە زۆر بە شێوەیەکی بەرچاو پێویستە ئەمە بەرهەمهێنانی بەرهەمەکان کە بەرهەم دێنرێت تەنیا لە دامەزراوەکان هەروە لە گازی ئێوە بەرهەم دێن بەڕێزواڵ چەند جارێک باست لەوە کرد کە پێویستە هەرێمی کوردستان بەرگری لە خۆی بکات بتوانێت بەرپەرچێ هێرشانە بداتەوە بۆ ئەم پرسە بۆ بەرگریکردن لە خۆ هەرێم ئەمریکا تا چەند پاڵپشت و هاوکاری هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستانە بێ بەڵێ تا ئەو کاتەی ئێوە پەیوەندیەکتان هەیە کە پەیوەندیەکی باش بێت لەگەڵ بەغدا ئێوە پێویستیتان پێ نابێت بەڵام دەبینین بەغدا لەلایەن خراپترین بەرژەوەندیەکانی ئێرانەوە سەرکردایەتی دەکرێت کاریگەری لەسەرە و لە بەرژەوەندی خۆی لە بەرژەوەندی خەڵکی خۆی و دانیشتوانەکانی عراقی کار نادەکات لە نێویشاندا کوردەکان و جگە لەمەش لە نێویاندا سونیەکانیش لە بەرژەوەندی ئەوانیش کار نەکات لە ئەنبار و بەشەکانی دیکەی عراق کە سونە نشینە و ئەمە لە خاڵێک لە خاڵەکاندا حکوومەتی بەغداد دۆخێک دروست دەکاتن بۆ ئەوەی نەتوانێت و نەتوانێت پشگیری لە هەموو عراق بکات و سەرکردایەتی هەموو عراق بکات کە لەم وڵاتەدا دەژین و وا دەکات جەنگێکی ناوخۆیی ڕوو بدات لە خاڵێکدا ئەمە چرکە ساتە ڕوودەدات تا ئەو کاتەی مەگەر بەغداد هەڵوێست وەرنەگرێت
ئەمریکا لە ژێر سەرکردایەتی دۆناڵد ترامپ دڵنیایی دەدات کە بەغداد هەڵوێستی هەبێت لە بەرژەوەندی خەڵکی عراقی، ئەمەش لە ناویدا هەموو کەمینەکانی عراق و لە ناویشاندا کوردەکان و سونیەکان و شیعەکانیش بۆ ئەوەی وڵاتێکی یەکگرتویان هەبێت. سپاس برێز دەیڤ والز بربژێر بۆ کۆنگرێسی ژێ ماریلاند لەگەڵمان. سپاس.